سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. دوای ئەوەی کە کۆمەڵێک قەیرانی سیاسی و ئابووری لە دوای ساڵی 2014 ڕووی لە هەرێمی کوردستان کرد، حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی پاشەکەوتی موچەی داهێنا. چەند ساڵێک بەو شێوەیە دابەشکردنی موچە بەردەوام بوو، دواتر سیستمەکە هەڵوەشایەوە. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و جارێکی دیکە ڕوبەڕووبوونەوەی حکوومەتی هەرێم بەرامبەر بە قەیرانە سیاسی و ئابووری و تەنانەت تەندروستیەکانیش لێبڕینی موچە واتە سیستمێکی نوێی بڕینی موچە لەلایەن حکوومەتەوە داهێنرا. ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا ڕێکەوتنیان لەسەر پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی عێراق کردووە، چاوی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەرەوەیە ئیدی لێبڕینی موچە نەمێنێت، حکوومەتی هەرێم کۆتایی بەو سیستمە بهێنێت. لە ئێستاشدا 17 پەرلەمانتاری کوردستان واژۆیان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە بەرنامەی کاری سبەینێ بەشێکی تەرخان بکرێ بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان لەبارەی لابردنی بڕینی موچەی فەرمانبەرانەوە قسە بکات و بگاتە شتێکی نوێ. من بۆ قسەکردن و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداری بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستانم کردووە، بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاو دەبێ مامۆسام کاتت باش. سبەینێ پەرلەمانی کوردستان ئەگەر داواکاری 17 پەرلەمانتارەکەش جێبەجێ بکات دەتوانێت چی بکات بۆ لێبڕینی موچە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، خۆی دەبوایە کۆبوونەوەکانی پەرلەمان ڕنگدانەوەی کێشە و گرفتەکانی خەڵک بوایە. ئێستا حەدیسی ساعە عەرەبوتەنی یانەوەی لە زمانی شەرعیە هەیە واجب الوەقت ئەچی ئێستا بریتێ لە بابەتی بژێوی و موچەی خەڵک. بۆیە ئەم بەرنامەی کاری کە بۆ کۆبوونەوەی سپێنێش دانراوە، ڕاستە گفتوگۆی دووەمە لەسەر پرۆژە یاسایە کە گرنگە و خوێندنەوەی یەکەمیشە بۆ دوو پێشنیازی یاساییتر. بەڵام بەڕای ئێمە وەک ئەو حەڤە پەرلەمانتارەوە ژۆمان کردو بە دڵنیاییەوە هاوڕەکانی تریشمان لە هەموو فراکسیۆکردنەکان واژۆیان دەکرد، بەڵام سەرقاڵی ئەرچی چاودێری و کۆبوونەوەی لیژنەکان بوون. داوامان کردووە کە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەیەک بۆ بەرنامەی کاری سبەینێ زیاد بکرێ، ئەویش گفتوگۆکردنە لەسەر بابەتی لێبڕینی موچە یان ئەوەی ناویان ناوە خۆ گونجاندن بۆ پێشتریش کە پاشەکەوت بوو، چونکە ئێمە پێمان وایە پاساوەکان بۆ بەردەوامی لێبڕینی بەشێک لە موچەی موچەخۆران نەماوە. و بەداخەوەنگی کە گوێمان لە بەرپرسانی حکوومەت بۆ چوەتە بێژی حکوومەت، چ وەزیری دارایی، چ وەزیری پلاندانان کە لەم ماوەیە قسەیان کردووە، هیچ کامێکیان دڵنیایان نەداوە بە هاوڵاتیان کە بابەتی لێبڕینی موچە تەواو بوو و لەمە دووە موچە وەکو خۆی بەبێ لێبڕین بڕێمان بە پێویستانی کەم بکرێتەوە. گوایە حکوومەتی هەرێم بڕیاری داوە لە مانگی داهاتەوە لێبڕینی موچە کەم بکاتەوە بۆ ئاستی 115، بەڵام هەرزوو لەلایەن وەزارەتی داراییەوە ئەوە ڕەت کرایەوە و ڕاگەیەنرا کە هیچ بڕیارێک لەو بارەیەوە تاوەکو ئێستا نییە. ئەمەوێ بپرسم، سبەینێ پەرلەمانی کوردستان ئەگەر گفتوگۆ لەبارەی پرسێکی لەو جۆرەوە بکات دەتوانێت شتێکی نوێ پێشکەشکات؟ ببورن دەنگەکەتان بە جوانی ناگاتە لای من. ئێستا گوێت لە دەنگ مامۆستا؟ بەڵێ دەکەتان بفەرمون. باشە. دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەنگۆیەک بڵاو بووە کە حکوومەتی هەرێم پلانی هەیە بۆ ئەوی بۆ مانگی داهاتوو لێبڕینی موچە یاخود ئەوەی پێی دەگوترێ خۆ گونجاندن لە موچەدا کەم بکاتەوە بۆ ئاستی 115، بەڵام هەرزوو حکوومەت ئەمەی ڕەت کردەوە. پێتان وایە سبەینێ ئەگەر داواکاریەکەی ئێوەش جێبەجێ بکرێت و بەشێک لە دانیشتنەکەی پەرلەمان تەرخان بکرێت بۆ ئەو بابەتە، دەتوانێت پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بکات؟ بەڵێ ئێمە بۆیە ئەڵێن کە پاساوەکان نەماوە. جارە لەلایەکەوە نرخی نەوت بەرز بۆتەوە، داهاتەکانی ناوخۆ ئەو داهاتانەی لە ڕێگەی باجەوە دەستی حکوومەت دەکەون ئەویش زیاد کردووە. و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەرێم و بەغدا دوای پەسەندکردنی یاسای بودجە لە حکوومەتی ئیتیحادی ئێمە گەیشتوینەتە جۆرێک لە تەفاهم و ڕێکەوتن، کەواتە ئەو
دڵە ڕاوچێش نەماوە کە بودجەی هەرێمی کوردستان نایەوە بۆ خۆتان نەزان نزیکەی 9 تریلیۆن و نیو بۆ بودجەی هەرێمی کوردستان دانراوە و لە مادەیەکی یاساکەدا ئەولەوێت دراوە بە موچەی موچەخۆرانی هەرێم واتە ئەو بڕەپارەی کە بەغدا دێنێرێ وەکو بودجە ئەبێ بۆ موچەی موچەخۆرانی هەرێم سەرف بکرێ. بۆیە ئەمە پێمان وابوو کە بەبێ یاداشتیش دەبوایە پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم بابەتیان لەگەڵ حکومت تاوتێ بکردایە یەکلایان بکردایەتەوە هەموو ئەو دەنگوانی کە لە ناو هاوڵاتیانەوە هەیە بە عەمەلی ڕەتیان کردایەتەوە و حەقی خۆشیەتی هاوڵاتیانی کوردستان دوای ئەو ڕێکەوتنە بۆ خۆشتان نەزانن کە ئەو ڕێکەوتنە زۆر کەسولایەن و زۆربەی سەرۆکایەتیەکان فراکسیۆنەکان پەرلەمانتاران حیزبە سیاسیەکان هەمویان بە شان و باڵیانە هەوت و خۆیان کردە خاوەنی کەواتە تۆ چۆن خۆت دەکەیتە خاوەنی ئەوەی کە تۆ ڕۆڵت بۆ لە تێپەڕاندنی ئەو بودجێ و ئەو لێگەیشتنی نێوان هەرێم و بەغدا هاوڵاتیانیش ئەو مافەی بەخۆیان دەدەن کە دڵنیا بکرێنەوە کە ئیستیحقاقەکانیان لە ڕێگەی موچەوە دەگاتە دەست و لێبڕین نامێنێت. بۆیە من دڵنیام کە سپێنێ پەرلەمانتاران هەڵوێستیانە بێت و بە خاڵی پێڕەوی و بە جۆرەها شێوازی تر لەسەر ئەو بابەتە قسە ئەکەن و ئەوەی ئێمە پێشکەشمان کردووە سەرف بابەتێکی پێڕەوی و قانونیە کە 24 کاتژمێر پێش کۆبوونەوەکە ئەو یاداشتەمان گەیاندۆتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە نێوانی حکومەت و پەرلەمانیش بەڕاستی 20 مەترە ئەتوانرێت حکومەت بەیانی ئامادە بکرێ و لانی کەم لە زاری حکومەتەوە هاوڵاتیانی کوردستان ببیستن کە مەسیری موچەی مانگی داهاتویان بەرەوچوێ دەڕوات. بەڕای ئێمە بەبێ هەمومان چ پەرلەمان چ هاوڵاتیان گوشارێک دروستکەین لەسەر حکومەت بۆ کۆتایی هێنان بەم بابەتە نەک بەم بێباچی کە حکومەتی هەرێمی کوردستان دەستی داوە تێبەداخەوە کە ئەوە ئەم ستەما لە 3 ساڵی 2016 و 17 بەردەوام بوو و 2020 بە هەمان شێوە 5 موچە دراوە و ئەم 3 مانگەش بە لێبڕینەوە 3 موچە دراوە. هەموو ئەمانە ئەمەمان پێڵن کە ئەمەش بارگرانی گەورەی لەسەر هاوڵاتیان دروست کردووە. باش مامۆستا لە کۆی 111 پەرلەمانتاری کوردستان تەنها 17 پەرلەمانتار واژویان کۆ کردوێتەوە بە فەرمی داوایان کردووە خەڵکی هەرێمی کوردستان مافی خۆیەتی بپرسێت بۆچی لە کاتێکدا کە سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمان خۆیان بە نوێنەری پلەیەکی خەڵکی هەرێمی کوردستان دەزانن بەڵام لە دۆخێکی خراپی لەم جۆرەدا ئامادە نین لانیکەم نیوەیان واژوو کۆ بکەنەوە بۆ ئەوەی کە داوا لە پەرلەمان بکەن دانیشتنێک تەرخەمکا بۆ ئەوەی کە قسە لەبارەی لێبڕینی موچەوە بکرێت. من پێم وانییە ئەم 17 کەسە کە داوامان کردووە کە من نەشێکم لەوانە پەیوەندی بەوە هەبێت کە ئێمە شێلگیرترن و دڵسوازترین لە هاوپیشەکانمان خۆی سروشتی یاداشتکۆکردنەوەیە مەسەلەن یەکەم پەرلەمانتار کە ئاشناخان بۆ ئەم بیرۆکەی هەبووە و ئەم یاداشتی کۆکردوێتەوە دەگەڕێت بە ناوهۆڵی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەماندا هەر ئەوەندە پەرلەمانتار لەو کاتەیە حاضر بووە کە لەو کاتەیە بۆ نمونە فراکسیۆنەکەی من چوارەکەی تر ینی هەر چواریان ئامادە بوون یاداشتەکە واژۆکەن بەڵام لەوێ نەبوون لە ئەرچی چاودێریکردنی پەرلەمانی کوردستان بوونیان لە کۆبوونەوەی لیژنەدا بوون بۆیە ینی لە ڕووی پێڕەویشەوە ئەگەر دە پەرلەمانتاریش ئەم یاداشتە بەرزکاتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەر شتەکە پێڕەوی و قانونیە واتە تۆ مەڕوانە بۆ زۆری و کەمی واژۆکان. من بەڕای من هەر 111 ئەندامەکەی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەدان کە ئەم بابەتە بخرێتە ناو بەرنامەی کارەوە بەڵام هەر ئەوەندەیان ئێستا ئێمە ئەمڕۆ لە لیژنەی پێشمەرگە کە من لەگەڵ ئێوەیە ئێستا ئەم جوینە ئەندامە دەم ئێمە ئەمڕۆ سێ چالاکی ترمان ئەنجام داوە کۆبوونەوەی لیژنەی پێشمەرگەمان کردووە هی خۆمان چوین کۆبوونەوەیەکی ترمان کردووە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لەسەر گرفت و کێشەکانی پێشگا و هەر 2 سەعات لەمەوە پێش چوین بۆ فەوجی دوی بەرگری میرە کۆمەڵە کێشیان هەبوو مەیدانیان لیژنەیەکی پەرلەمانی چوین متابعەمان کردووە کەواتە ئەوانی کەواژویان نەکردووە حتمما سەرقاڵن بە ئەتکەکانی چاودێریکردنەوە مەواعیدی تریان هەبووە ئینا هەمومان لەگەڵ ئەوەین کە ئەم بابەتە بابەتێکی ناو گفتوگۆی سپێنی پەرلەمان بێ. باشە مامۆستا لە چەند ساڵی ڕابردووە زۆر قسە و گفتوگۆی جۆراوجۆر هەبوو لەسەر لاوازی ڕۆڵی پەرلەمانی کوردستان پێتان وایە سبەینێ بە هەموو ئەو کۆدەنگی کە بەڕێزت باسی دەکەی پەرلەمانی کوردستان دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکات کە لێبڕینی موچە کۆتایی پێ بهێنێت؟
بەڕای من یەکێک لە گرفتەکانی ئەم خولەی پەرلەمان لەوەدایە، چ لە دەستەی سەرۆکایەتیەکەی چ لە فراکسیۆنەکانی دەسەڵات بە تایبەتی و پەرلەمانتارانیش بەگشتی کە بەو ئەرکەی خۆیان هەڵنەستاون کە ئەمان ئەبێ چاودێری پەرلەمان بکەن و ئەمان دەبێت حکوومەت گوشاری لەسەر دروستکەن بە ئاقاری ئەوەی کە کێشە و گرفتەکانی خەڵک چارەسەرکە، واتە نابێ هەموو پاساوەکانی حکوومەت هەموو بیانوەکانی حکوومەت لای پەرلەمانتاران بڕواپێهێنەر بن و ئەوان تەماشاکەر بن و تەنها بە قسەکردن بە خاڵی پێڕەوی و هەروەها بە قسەی ناو ڕاگەاندنەکان ئیکتیفا بکەن. ئێمە پێمان وایە و زۆربەی پەرلەمانتارانیش پێمان وایە و خۆتان گوێبیستی قسەی زۆرێک لە پەرلەمانتاران بوون، تەنانەت سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری بوون لە پەرلەمانی کوردستان کە پێمان وایە کاتی ئەوە هاتووەکە لێبڕینی موچە هەڵبگیرێ و دۆخی موچە بگەڕێتەوە وەکو جاران و لە کاتی خۆیان دابش بکریانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چیان کەمترە لە فەرمانبەرانی عێراق کە لە وادەی خۆیدا مانجی جارێک موچە بە تەواوەتی وەرئەگرن. هەمومان ئەزانین کە بەداخەوە ئەوەی کە ئەم بارگرانی دروست کردووە ئەو بە هەدەردانەیە لە موچە و بودجەی خەڵکی کوردستان بندیوارەکانن کە بەداخەوە ئەمە وای کردووە کە فەرمانبەرانی حەقیقی و ڕاستەقینە باجی ئەوان بدەن. بۆیە پەرلەمان لەگەڵ حکوومەتە لەسەر خەت وایە بە گەرمی بکتایە ئێمە ئیحراجی بەردەم هاوڵاتیانی خۆمانین، هاونیشتیمانیانی خۆمانین و ئێوە کە ئەم ڕێکەوتنە کراوە لەگەڵ بەغدا کاتی ئەوە هاتووە کە دڵنیایی بدەنەوە بە هاوڵاتیان بە تایبەتی ئێمە بەرەو مانجی ڕەمەزان ئەڕۆین ئیلتیزاماتی خەڵک زیادە بێ بە دڵنیاییەوە. هەموو ئەمانە ئەرچی سەرۆکایەتی پەرلەمان بوو و ئەرچی پەرلەمانتارانیشە، بۆیە ئەبێ پەرلەمان بە هەموو گوشارەکانی خۆی چڕکاتەوە لەسەر حکوومەت تاوەکو حکوومەت ناچارکە بەوەی کە هەم بەرنامەکەی خۆی کە متمانی پێوەرگرتووەکە جێبەجێ بکە و هەم ئەم انتیزار و چاوەڕوانی کە هاوڵاتیانیش هەیەی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پێدانی استحقاقات و شایستەکانی خۆیان دەستیان کەوێت. باش، هاوڵاتیانی هەرێم ئیدی تا کەی چاوەڕێ بن کە حکوومەتی هەرێم کۆتایی بەم لێبڕینی موچەیە بێنێت؟ ئێستا تێگەیشتین کە ئەرکی پەرلەمان بەرامبەر بە حکوومەتی هەرێم و بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چییە؟ دەمەوێت بزانم هاوڵاتیانی هەرێم تاکەی چاوەڕێی ئەوە بکەن کە حکوومەت لێبڕینی موچە کۆتایی پێ بهێنێت. بەڵێ هاوڵاتیانی هەرێمیش ئەبێ لەلایەن خۆیانەوە ئەوانیش هەڵوێستیان هەبێت. خۆتان نەزانن ئێوە لە 30 بۆ 35 خەڵک بەشداری پرۆسەی هەڵبژاردن و دەنگدانی کردووە و لە 170 تر بایکۆتی پرۆسەی سیاسی کردووە، پرۆسەی هەڵبژاردننی کردووە. ڕاستە ئەمە ئەرچی نوێنەرانی خەڵکە لە پەرلەمانی کوردستان کە بەدەم خواستەکانی خەڵکەوە بڕۆن و ئەرچی خۆیان جێبەجێکەن لە چاودێریکردن و ملزەمکردن و پابەتکردنی حکوومەت. بەڵام لەولاشەوە ئەبێ ئەم ئەرکەی پەرلەمانتاران پاڵپشت و پشت ئەستور بێ بە گوشاری خەڵکیش بە مووقیف و هەڵوێستی خەڵکیش، بۆیە بێ موچە خۆران فەرمانبەرانی هەرێم ئەوانیش گوشاری خۆیان بکەن لە گرژینەوە لە خۆپیشاندان لە بایکۆتکردن لە هەر جۆرە بژاردەیەکی تری مەدەنی کە ئیتر سەبری ئێمە تەواو ئارامگرتنی ئێمە تەواو کاتی ئەوەیە کە حکوومەت لا لە هاوڵاتی و هاونیشتیمانیەکانی خۆی بکاتەوە، نەک حکوومەت یاری بە مەشاعری خەڵک کە هێزە دەسەڵاتدارەکان ئەم قسەی من هەڵگرن بۆ مێژوویانی کە لە سەروبەندی هەڵبژاردنە 3-4 مانگ پێش هەڵبژاردن ئەو کاتە حکوومەت بۆ ئەوەی کە چاوەڕاو لە خەڵک بکە 3-4 موچە لە کاتی خۆیان با بەبێ لێبڕین ئەو کاتە پێی وابێ کە هاوڵاتیانی کوردستان وەکو خۆیان زۆرێک لە بەرپرسەکانی حکوومەت و حیزب دەسەڵاتدارەکان دەڵێن کە میلەتی ئێمە زووشتی بیرەچێتەوە، پێیان وابێت لەو کاتەدا کە کۆمەڵە وعد و بەڵێنەدەن لە ساتە وەختی نزیک بوونەوەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و حتا پەرلەمانی کوردستانیش کە بۆ خۆتان نەزان ساڵی نوێکی ماوە خۆی هەڵگرێ بۆ ئەو کاتە. ئەوە ئەرچی حکوومەتە لە ئێستادا دڵی هاوڵاتیەکانی خۆشکات، چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەرچی سەبر و ئارامی هەبوو گرتیان بەرامبەر بەم حکوومەتەوە. ئەوە دۆخی کۆرۆنا بوو، ئەوە شەڕی داعش بوو، ئەوە لێبڕینی بودجەی عێراق بوو. بەڵام ئێستا کە تۆ تەفاهومێکت کردووە لەگەڵ بەغدایە و خۆت ئەڵێ ئەمە دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان و خۆت ئەڵێ ئەمە گەڕێنەوەتەوە سەر شارڕێگەی لێگەیشتن و تەفاهم لەگەڵ بەغدا وەلەو لاوە داهاتەکانی ناوخۆش زیادی کردووە، نرخی نەوت بەرز بۆتەوانێ دەیکەواتە هیچ پاساوێکت نەماوە بۆ ئەوەی کە ئەسڵەن نەبووە حکوومەت خۆی ئەم
بەڵێنەی بدایە بیکتای هاوڵاتیانی کوردستان ئەولەویەتی ئێمە لە دوای ئەم ڕێکەوتنە بۆ ئەوە ئەبێ کە ئەم پاشەکەوتە بە هەر نەوەیەک بۆ هەڵگرینیانی ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئێمە پێم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەو سیاسەتەی خۆی موچە بە لێبڕینەوە دابش بکە ئەوە مانای ئەوەیە کە ڕازگۆنیە لەگەڵ پرۆسەی چاکسازی و چاکسازی لەسەر پشتی مێرولە ئەڵوا نەکشی سەڵیش و جارێکی تر موچەخۆر و فەرمانبەرانی ڕاستەقینە باجی ئەو هەموو بندیوار و گەندەڵکارە ئەدەن باجی هەموو ئەو دەستگا و حیزب و موسسانە ئەدەن کە یاری بە سامانی گشتیەکەن و بوونەتە بار بەسەر داهات و سامانی گشتیەوە. باشە کاک ئەبوبەکر مادام باسی هەڵبژاردن و هاوکات کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کرد ئەمێ بپرسم نزیکەی 5 بۆ 6 مانگێک لەمەوە بەر من و تۆ چاوپێکەوتنێکی دیکەمان کرد ئەو کات باسی دروستبوونی هێزێکی نوێت کرد یاخود باسی ئامادەکاریت کرد بۆ دروستبوونی هێزێکی نوێ لە هەرێمی کوردستان بەڵام چەند مانگێک بەسەر ئەوەدا تێپەڕیوە هێشتا هیچ هێزێکی نوێ دیار نییە ئەو هەوڵانە چی بەسەر هات دەمەوێت دوایین زانیاریم لەسەر ئەوە بدەیتێ. بەڵێ بە دڵنیایەوە ئێمە نزیکەی کەمتر لە 6 مانگمانەوە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و مانگونیەوەکیشمان ماوە ساڵی نوێکیشمان ماوە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و ئەم دۆخەی ئێستا دۆخێکی مانگی چەقبەستووە پێویستی بە جوڵە و گۆڕانکاریەکەیە ئەوەی کە ئێمە وتمان کە لە داهاتوە ساحەکە پێویستی بە شڵەقانێک هەیە و هاوکێشەی سیاسی بە گۆڕانکاری بەسەرا بهێنرێەوە ئەم ناوئومێدی خەڵک ئەبێ بڕەوێنرێتەوە و چیکە ناکرێ فۆرمی حکومڕانی لە کوردستانە بەدەست دوو حیزبەوە بێوەکو 30 ساڵی ڕابردوو بە ڕێکەوتنی استراتیژی بە دوو ئیدارەیی بە تەفاهم ڕێکەوتن و لەولاوە بە یاریکردن بە مەشاعری خەڵکی کوردستان ئێمە ئەمڕۆ لە سەرۆکایەتی هەرێم بووین بەرپرسانی ئەو دوو حیزبە دەیانگوت هەموو خەتاکە لە ئەستۆی یەکێتی و پارتیە خۆیان دان بەوەدانێن کە ئەوان ئەم بارگرانی و ئەم سەرچاوی هەموو قەیرانەکانن کە بۆ خەڵکی کوردستانیان دروست کردووە بۆیە بەڕای من باشترین میکانیزم ئەوەیە کە هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی لە چوارچەوەی هاوپەیمانێتیەکە یەک بگرن ئیتر هاوپەیمانێتیەک دروستکەن دروستکەن ئەمە باشترین میکانیزمە بۆی ئەو هێزانی دەرەوە یەکێتی و پارتی لە پەراوێزبوون و لە بچووکبوونەوە خۆیان بپارێزن و لە لایەکی تریشەوە بێتە هیوا و ئەمەل و ئومێدێک بۆ خەڵکی کوردستانیش کە بەفعلی ئەم هێزانە لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکا یەک ئەگرن و چیتر تواناکانیان پەرتو بڵاو نابێتەوانێ و ئەو شەڕە لاوەکێ لەگەڵ یەکدیان ناکەین ئەمە بەڕای من قازانجی خەڵکی تایە قازانجی پرۆسەی سیاسی و دیموکراسی هەرێمی تایە و قازانجی حیزبانەشی تایە کە لە دەرەوەی پارتی یەکێتین ئەگینا بە هەمان فۆرمی جاران بێ ئەم حیزبانە بە تاکوتەرا ئەوە بە شێوەیەکی بچووک بەم لیستە بچووکانەوە دابەزن یاسای هەڵبژاردننی ئەم جارش پێمانەڵێهی ئەنجومەنی نوێنەرانی عێراقکە یاسایەکە بەڕاستی هێزە بچووکەکان زەرەری لێەکەن بە باڵای کاڵایە کە بە باڵای هێزە گەورەکان بڕدراوە بۆیە ئەم گفتوگۆیانە ئێستا هەیە ئەوەی کە من ئاگادارم بەردەوام ئەم گفتوگۆیانە هەیە من ئومێدەوارم ئەم گفتوگویانە لە عالەمی پراکتیک و واقع ڕنگ بداتەوە من بۆ خۆم لایەنگری پێکهێنانی بەرە و لیستێکی هاوبەشم لە دەرەوەی هێزەکانی پارتی وێکێ کۆمەڵێک کەسایەتی و شخصیەتی جوان کاراکتەری جوان کە تێوە نەگلاون لەگەڵ گەندەڵی و هێشتا بەشێکن لە هیوا ئومێد بۆ خەڵکی کوردستان ئەوە تەنیا پێشنیازە و خۆ تەنیا لایەنگری دەکەیت یاخود شتێکی نوێ هەیە و هەوڵی جدی هەیە بۆ ئەوە کاک ئەبوبەکر زۆر سوپاس بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو دیارە بۆ دوایین پرسیارە پەیوەندیەکەمان پچڕا سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ بێت